سڵاتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم، هیوادارم هەمووتان باش بن. دڵخۆشم ئەمڕۆژ جارێکی تر لە بورگەی نوێی پەرستەندن بە ئێوەی ئازی شادەبمەوە. بۆ ئەمڕۆژ بابەتێکی گرنگی ژیانم بۆ ئامادە کردوون کە ژیانی هەمووانی پێوەبەندە، ئەویش کاتژمێرە. وەرن با ئێستا باسی کاتژمێرەکانتان بۆ بکەم. کاتژمێرەکان ئامێرێکن کات دەپێون و پیشانی دەدەن. بۆ هەزاران ساڵە مرۆڤەکان کاتیان بە شێوازی جۆراوجۆر پێوانە کردووە. لەوانەش بە دۆداچوونی جوڵەی خۆر، کاتژمێرەکانی خۆر، لم، ئاو، مۆم. بەڵام لە سەرەتایە مرۆڤەکان هیچ ئامەرێکی کاتژمێریان نەبووە. باشە چۆن کاتیان پێوانە کردووە؟ لە ڕاستیدا تێگەیشتن لە کات و پێوانەکردنی بە شێوەیەکی داڕێژرا و پەرەسەندنێکی درێژخایەنی بەخۆیەوە بینیوە. مرۆڤی سەرەتایی بە دیاردە سروشتی و ئاسمانیەکان کاتیان دیاری کردووە. بۆ نمونە بەهۆی چاودێریکردنی جوڵەی خۆرەوە شەو ڕۆژیان دیاری کردووە، یان بەهۆی هاتنی مانگ و سوڕی مانگەوە مانگەکانی ساڵیان دیاری کردووە، یان بەهۆی بوونی ئەستێرەکانەوە جوڵەی گەشتەکانیان دیاری کردووە، یان بەهۆی دیاردەکانی گەرما و سەرما و بەفر بارانبارینەوە وەرزەکانی ساڵیان دیاری کردووە. ئەمانە و چەندین هۆکاری تر هەن بۆ دۆزینەوەی ئامێری کاتژمێر. ئەمڕۆ قۆناغ بە قۆناغ ئەو پەرستەندنانەتان بۆ ڕوونەکەمەوە کە باسی کاتژمێرەکە. کاتژمێری خۆر و کۆڵەکە. نیسبە کۆنەکان یەکەمین مرۆڤەکانی سەر زەوی بوون کە کاتژمێری خۆریان سێبەریان لە دەوروبەری 3500 ساڵ پێش زاین داهێناوە. کاتژمێرەکە بریتی بوو لە کۆڵەکەیەکی چوارلاو لە نوکێکی تیژ پێک هاتبوو. لەسەر زەویەکەش ڕۆژەکەیان بۆ چەند بەشێک دابەش کردبوو. کاتێک کە تیشکی خۆر دەجوڵاو لە دیوی پشتەوەی کۆڵەکەکە سێبەری دروست دەکرد، بەهۆی نوکی سێبەرەکەوە کاتەکانی بەیانی و دوانیۆڕۆیان دەزانی و دابەشیان دەکرد. هەروەها بەهۆی جوڵەی سێبەرەکانەوە کورتترین یان درێژترین ڕۆژەکانی ساڵیان دەستنیشان دەکرد. ئەمە کۆنترین جۆری کاتژمێری خۆرە لە مێژووی مرۆڤایەتیدا. کاتژمێری ئاوی یۆنانیەکان. یۆنانیە کۆنەکان لە دەوروبەری 325 ساڵ پێش زاین دەستیان کرد بە داهێنانێکی نوێ. ئەویش کاتژمێری ئاوی بوو بۆ زانینی کات کە پێی دەگوترا کلیپسیدرا. ئەم کاتژمێرە ئاویانە لە دەفرێک یان قاپێک پێک هاتبوو کە لاکانی لێژ بوون، هەروەها قونێکی بچووک لە بنی دەفرەکەدا هەبوو. ناوەی دەفرەکەش خەت کرابوو کە هەر خەتێک و ژمارەیەکی لەسەر بوو وەک ئاماژەیەک بۆ کاتەکە. ئاوەکەش لەو کونەی بەشی خوارەوەی دەفرەکە دەهاتە خوارەوە بە شێوەیەکی دڵۆب دەگەڕژایە ناو دەفرێکی تر کە هەمان قەبارەی هەبوو. بەکامبوونەوەی ئاوی ناو دەفری یەکەم پێوانەی ئەو کاتیان دەکرد کە دەستنیشان کرابوو. ئەم کاتژمێرە تا ئاستێک لە کاتژمێری خۆر باشتر بوو، چونکە دەیانتوانی لە شەویشدا یاخۆت لە ژوورەوە لە تارێکیشدا کاری پێ بکەن. بە پێچەوانەی کاتژمێری خۆر یان سێبەر کە تەنها دەتواندرا لە ڕۆژدا لەبەر تیشکی خۆر کاتی پێ بپێوە. کاتژمێری مۆم ئەمەش جۆرێکی تری کاتژمێرە. هەرچەندە تا ئێستا بەڕوونی مێژووی داهێنانی کاتژمێری مۆم نازانرێت کێیە و لە کوێشدا هێنراوە، بەڵام کۆنترین ئاماژە خوێندراوەیەکی چینی یۆجیانگۆ کە لە ساڵی 520 زاینیدا باسی مۆمی تێدەکراوە. لە هۆندراوەکەدا باسی 6 جۆر مۆم دەکات کە هەر شەشیان کێشت و ئەستوریان وەک یەک بوو. هەر یەکیشیان 12 ئینچ بەرز بوو. مۆمەکان بەش کرابوون کە هەر بەشێکیان 1 ئینچ دەبوو و هەر ئینجێکیش پێویستی بە 12 خولەک دەبوو بۆ ئەوەی بسووتێ. هەر مۆمێکیش 4 سەعاتی پێویست بووە بۆ ئەوەی بەتاوەتی بسووتێ. لەمەوە بۆمان دەردەکەوێت کە هەر مۆمێک 4 سەعات بووە. مۆم تەنیا ئەم شێوەی نەبووە، بەڵکو شێوەیەکی تریشی هەبووە کە لە ناو پارچە کانزایەک جێگیر دەکرا و لایەکی کانزاکە بەش کرابوو. بەم شێوەیەش هەم کاتەکەیان پێدەپێوە، هەم ئاگری مۆمەکەشی دەپاراست لە کوژانەوە. ئەم شێوازە لە کاتژمێر زۆر گونجاو بوو بۆ کاتێک کە خۆر دیار نەبێت، بەڵام کێشەی ئەوە بوو دەبوو تەنیا لە شەودا یاخۆت لە ژوورەوە کاری پێ بکرێت. کاتژمێری لم. ئەم جۆرە لە کاتژمێر متمانە پێکراوترین جۆری کاتژمێری ئەم سەردەمە و سەردەمی پێشخۆی بوو. هەرچەندە تا ئێستا دیار نییە بۆ یەکەم جار ئەم کاتژمێرە لە چ وڵاتێک بۆ یەکەم جار دروست کراوە، بەڵام مێژوونووسان ئەڵێن مێژووی دروستکردنی ئەم کاتژمێرە ئەگەڕێتەوە بۆ 700 ساڵ لەمەوبەر.
لەو کاتەدا بوو کە خەڵکی زیاتر پێویستیان بە ئامێرێکی ورتر بوو بۆ زانینی کات. ئەم ئامێرە لە دوو بەشی شوشەیی بچووک پێک دێت کە هەردووکیان هەمان قەبارەیان هەیە، بە ڕێڕەوێکی بچووک زۆر باریک بێکەوە بەستراونەتەوە. لە ناویدا دەنکۆڵەی لمی زۆر وردیتیایە، بە هێواشی و بە شێوەیەکی ستونی لە بەشی سەرەوە دەڕژێتە بەشی خوارەوە. بۆ ئەوەی کاتژمێرەکە بە پارێزراوی بمێنێتەوە، زۆر جار دەبەسترایەوە بە چوارچێوەیەکی لەدار دروستکراو یان کانزە. ئەم چوارچێوەیە تەنها کاتژمێرەکەی لە شکان نەدەپاراست، بەڵکو وای دەکرد کە کاتژمێرەکە بە جێگیری بمێنێتەوە و نەجوڵێت، تاوەکو پێوانەی کاتەکە تێک نەچێت. کاتژمێری سەر منارە و تاوەڕەکان. هەرچەندە ئەمڕۆ منارەی کاتژمێرەکان زیاتر بەهۆی جوانی تەلارسازیەکەیانەوە جێگەی بایەخن، بەڵام لە سەردەمانی ڕابردوودا خزمەتێکی زۆر گەورەیان بە مرۆڤایەتی گەیاندووە. پێش ناوەڕاستی سەدەی 20ام زۆربەی خەڵکی کاتژمێری دەستیان نەبووە و پێش سەدەی 18ام تەنانەت کاتژمێری ناوماڵیشیان نەبووە. بۆیە جۆرێکی نوێی کاتژمێر هاتە ناوەوە و ژیانی مرۆڤایەتی گۆڕی. ئەم جۆرە کاتژمێرە هیچ ڕووکارێکی نەبوو، بەڵکو تەنیا کاتژمێرێک بوو کە زەنگی لێدەدا. ئەویش سەرەتا بۆ کاتی بانگدانی کەنیسەکان بەکاردەهات بۆ ئاگادارکردنەوەی خەڵکی بۆ کاتی نوێژ. هەر لەبەر ئەمەش بوو کە لە ناو منارەکانی کەنیسەکان دادەندرا. بەهۆی بەرزی منارەکانەوە وای ئەکرد کە دەنگی زەنگەکە مەودایەکی دوور بڕوات و خەڵکی زیاتر گوێی لە دەنگی زەنگەکە بێت. بەکارهێنانی کاتژمێری منارەکان ئەگەڕێتەوە بۆ سەردەمە کۆنەکان. کۆنترین منارەی کاتژمێریش منارەی بورجی باکان بوو لە ئەستینا کە 8 کاتژمێری خۆری لەسەر بوو. لە سەدەی یەکەمی پێش زایندا دروستکرا بوو و لە ناویشیەوە کاتژمێرێکی ئاوی هەبوو کە بەهۆی ئەو ئاوەی لە ئەسکرۆپۆلیس دەهاتە خوارەوە کە کاری دەکرد. کاتژمێری گیرفان. وەک لە ناوەکەیدا دیارە ئەم کاتژمێرە لە گیرفاندا هەڵدەگیرێت. ئەم کاتژمێرە لە ساڵی 1510 لە شاری نۆرنبێرگی ئەڵمانیا لەلایەن وەستایەکی دروستکردنی قفڵ بە ناوی پیتەر هێندەرلاین بۆ یەکەم جار هاتەکایەوە. ئەم جۆرە کاتژمێرە بەردەوام بوو لە دروستکردن هەتا سەدەی 16. کاتێک بەرهەمهێنانی ئەم کاتژمێرە لە سەرانسەری ئەوروپادا بڵاوبووەوە، ئەم کاتژمێرانە شێوەیەکی لولەیی هەبوو کە لە مەس دروست دەکرا و چەند ئینجێک پام بوو. ئەم کاتژمێرانە تەنها 1 میلیۆن هەبوو بۆ پیشاندانی کاتەکە. ڕووی کاتژمێرەکە بە شوشەکدا نەپۆشرا بوو، بەڵکو قەباغێکی مسی هەبوو، زۆر جار بە شێوەی شەبەکەی کونی تێدا دەکرا بۆ ئەوەی بەبێکردنەوەی سەر قەباغەکە کاتەکە ببیندرێت. هەروەها مەکینەیەکی لە ئاسن دروستکراو یان پۆڵەی تێدا بوو. لە سەرەتادا ئەم کاتژمێرە وەک ئەمڕازێک بۆ جیاکردنەوەی کەسانی دەوڵەمەند بەکاردەهات، چونکە تەنیا دەوڵەمەندەکان دەیانتوانی بێکردنەوە بەکاری بهێنن. بەڵام لەگەڵ گۆڕانی ڕۆژگارە ئەم ئامێرە گۆڕدرا بە ئامێرێک بۆ پێداویستی ژیانی ڕۆژانە. کاتژمێری پەندۆڵ و کوکو. ئەگەرچی بیرۆکەی دروستکردنەکەی لە سەرەتایە لەلایەن گالیلۆ گالیلەی لە ساڵی 1583دا داڕێژرا بوو، بەڵام کاتژمێری بە پەندۆڵی بە فەرمی لەلایەن کریستیان هۆگنس لە ساڵی 1675دا مافی داهێنانی بۆ وەرگیرە. شێوازی دروستکردنەکە هێزی کێشکردنی بەکاردەهێنا بە جۆرێک پەندۆڵێکی جوڵاو. شێوازە ناوەکیەکەی کاتژمێرەکەی دەجوڵاند. ئەمەش بووە هۆی پێشخستنێکی بەرچاوی کاتژمێر کە پێشتر نەکرابوو. جۆرەکەی تری کاتژمێر کە پێی دەوترێت کاتژمێری کوکو، وەکو ئەڵێن مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەدەی 18 و لە وڵاتی ئەڵمانیا پەرەی پێدراوە. لەلایەن فرانس ئەنتۆن کێترەرەوە ئەم کاتژمێرە بە جۆرێک دروست کراوە کە لە شێوەی هێلانەی باڵندەدا یان لە بەشی سەرەوەی یان لە بەشی خوارەوەی هەبووە. لە ناویشیدا باڵندەیەکی بچووکی لە دار دروستکراویان تێدا داناوە. بۆ هەر سەری سەعاتێک لە بری زەنگی لێدان باڵندەکە هاتۆتە دەرەوە، دەنگێتکی دەرکردووە کە پێشبینی دەنگەکە لە شێوەی کوکو دەرکەوتووە. بۆیە بە کاتژمێری کوکو ناو دەبرا. کاتژمێریە دەستیان نوێیەکان.
لە سەرەتای سەدەی 20م کاتژمێرەکانی گیرفان دەستیان بە پاشەکشە کرد و لە جێی ئەو کاتژمێری دەستی جێگەی گرتەوە. سویسریەکان کە لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا بێلایەنی خۆیان لەو جەنگە پیشاندا دەستیان کرد بە دروستکردنی کاتژمێری دەستی بۆ هەردوو بەرەی جەنگەکە. لەبەر ئەوەی کاتژمێری گیرفان بۆ سەرباز و جەنگاوەران کاتی پێویست بوو تاوەکو لە گیرفانیان دەری بهێن و سەیری بکەن و بیکەنەوە گیرفانیان. بۆیە کاگەکانی سویسرا بیریان لە جۆرە کاتژمێرێک کردەوە کە بە ئاسانی و بە کەمترین کات بتوانێت سەیری بکەیت. هەر لەبەر ئەمەش دەستیان کرد بە دروستکردنی شێوازی کاتژمێری دەستی. دواتر و دوای ڕاگررتنی جەنگ ئەم جۆرە کاتژمێرە بووە کاتژمێرێکی باو وای لێ هات کەسانی ئاسایی جگە لە سەربازەکانیش بەکاریان بهێنە. هەر ئەم جۆرە کاتژمێرەی پەرەی پێدراوە و جۆرەها شێوەی لێ دروست دەکرا کە تا ئەمڕۆ کارگەکان بەردەوامن لە دروستکردنی و بەکاردەهێنرێت. کاتژمێری دیجیتاڵی دەستی. کاتژمێری دیجیتاڵی یەکێکە لە بنەماکانی پێوانەکردنی کاتژمێری مۆدێرن کە کاتێکی ورد و جێی متمانە دەپێوێت. ڕەگ و ڕێشەی کاتژمێری دیجیتاڵی ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 1950 تا 1960 کاتێک تەکنەلۆژیا ئەلکترۆنیەکان تازە دەستیان بە دەرکەوتن کردبوو. لەو سەردەمەدا هێشتا کاتژمێرەکان پشتیان بە ئیسپرینگ و گێڕ و میلبەست بوو، بەڵام ژمارەیەک داهێنەر و ئەندازیار خەریکی بەرپێدانی کاتژمێری ئەلکترۆنی بوون. یەکێک لەو کەسانە جۆن بێرگی بوو کە لە ساڵی 1956 شێوازێکی کاتژمێری دیجیتاڵی دروست کرد. شێوازی کاتژمێرەکەی جۆن بێرگی سادە و جوان بوو، ڕووکارێکی دیجیتاڵی هەبوو، بەڵام تەکنەلۆژیای ئەو سەردەما ئەوەندە پێشکەوتوو نەبوو کە ڕێگە بدات زۆرترین و باشترین بەرهەم پێشکەش بە مرۆڤایەتی بکات. بەڵام لە ساڵی 1973 کاتژمێرسازێکی ژاپۆنی بە ناوی سیکۆ یەکەم کاتژمێری دیجیتاڵی بە جیهان ناساند کە پێک هاتبوو لە شاشەیەکی بچووکی LED. ئەم کاتژمێرە شێوازێکی زۆر جوانی هەبوو، هەروەها تا بڵێ ورد بوو لە پێوانەی کاتدا. لە دوای بەرهەمهێنانی کاتژمێرەکەی سیکۆ زۆربەی وڵاتانی جیهان دەستیان کرد بە بەرهەمهێنانی کاتژمێری دیجیتاڵی. ئەم شێوازەی کاتژمێرە تا ئێستاش خواستی زۆری لەسەرە و هەروەها کۆمپانیە جیهانیەکان ڕۆژ بە ڕۆژ لە پێشبڕکێجان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر لەناو ئەو کاتژمێرەدا. مناڵە ئازیزەکانی هاوڕێم، کاتە بۆمان دەرکەو ئەم ئامێرەی بەردەستمان کە بەم سادەیە سەیری ئەەکەین ئێستا، بەڵام لە مێژووی دروستبوونیەوە تا ئێستا بە چەندین تاقیکردنەوە قۆناغی سەختی داهێنەرەکانە تێپەڕیوە. ئەمەش تەنیا لە پێناو پێوانەکردنی کاتەکانی شەو و ڕۆژە بۆ مرۆڤایەتی، کەواتە با ئێمەش نرخی ئەم ئامێرە بگرین و کاتەکانی ژیانمان لە شتی بێسوودجا بە فیڕۆ نەنین. بۆ ئەم ڕۆژ کۆتاییمان بە بەرنامەی بڕگەی پەرستەندن هێنا، هەتا بڕگەیەکی تری پەرستەندن بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.